والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين وعلى آله وأصحابه واتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشويستان لشوية الجمعة مباركة لخدمة سيرة باقي حضرة رسول نازدارا صلى الله عليه وسلم بتايبت كتابك جنابي ما وصل مدرسة الوردة العنبرية في سيرة حضر خير البرية كبشعر وداينا وباسي سيرة بيغمري خواه وأصحابي بيغمري خواه صلى الله عليه وسلم. قشتنا أو شويني كغزاكاني بيغمري خواه جنگ كان كبيغمري خواه جهادي كردو چند غزا وجهاد شورش بجدار بوا لقل هاولا شينكانيا رضا ورحمة خواه نسلبي. أم شوكة شوي جمعية لخدمتي كتابك ما وصى لخدمتي أول غزوان كغزوي بحران. غزوي بحران وهروا غزوي بنو سليم جي بي أوتيت كبيغمري خواه صلى الله عليه وسلم خوي بجدار بوتيايا هم بفلانو جستن والروحان وهروها بنقشو بلاني بيغمري خواه صلى الله عليه وسلم. وكاري غزوي بحران غزاي بنو سليم جي بي ألين وكاركي أو بيغمري خواه صلى الله عليه وسلم بيستي كوملك لبنو سليم وبهنا توا نزيق السياسات كان فرق بالحال كوملك يعني بن بسر مدينة يا إهاني بيغمر الصحابي بيغمري خواه كان صلى الله عليه وسلم بلان بيغمري خواه كخبركي زاني خوي السياسات هاولي شيريني بصار رحمة خواه عند السبيع روشتن بويان بلاوان بيكردن دان بهردو كيو شاغكانا أوي جيرا أوي نجيرا راي كردو ويدرشو دواتي تريا قرابة مسلمان ببه بالحال بيغمري خواه بلاوي بيكردن ولا شويني خوي عبد الله كريم مكتومي دانا رضا رحمة خواه إلى السبيع كحافظي وشاوي نبو تقريبي ده شوێکی پێش پێغەمبەری خوا ده شەو لە شاری مەدینە دوورکەوتەوە ژێنشینێکی بۆ خۆی دانا کە عەبدوڵای کوڕی مەکتوم چاویشی نەبوو. ئەمە ئاماژەیە بۆی کە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم یعنی هەموو کاتێک ڕێز و حورمەتی بۆ هەموو کەسێک داناوە و هەموو کەسێک بەڕاستی پێغەمبەر بە چاوێکی گەورەوە سەیری کردووە بەتایبەت هاوڵەشیدەکانی. عەبدوڵای کوڕی مەکتوم چاوی نە بەڵام پێغەمبەری خوا ئەو قوو و هێزە و نەشاطی پێدا کە لە جێگەی خۆی داینە لە ناو مەدینە بۆ ئەوەی کەوا سەرپەرشتی شاری مەدینە بکات جێنشینی پێغەمبەر بێت صلی الله علیه و شتێتر لەم غەزای پێغەمبەری خوا دەرسێک ئێمە وەریگرین ئەوەیە هیچ کاتێک پێغەمبەری خوا دەستی بە شەڕ نەکردووە هجومی نەکردووە. سەیری چی غەزای پێغەمبەری خوا ئەکەی هیچ کاتێک پێغەمبەری خوا دەست پێخەری نەخستووە. دائما البادی هو الظەم ئەوەی کەوا دەست پێخەر بووە زاڵم بووە کافر بووە. كافر هەمیشە پلانیان داناوە پەلاماریان داوە بۆی کەوا پێغەمبەر و سەحابە و دینی ئیسلام بکەنەوە بەڵام خوا و پێغەمبەری خوا ئەمەیان قبوڵ نەبووە بۆیە پەلاماری نەیار ناقزانیان داوە. جا غەزای بەحران یا بەنو سەلیم بەم شێوازە بوو کە دەڕۆژی خایاند و پێغەمبەری خوا بڵاوی پێکرد. دوای ئەوە سریەی زەیدی کوڕی حاریسە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت ئەمیش تەبعەن کۆمەڵێک زانیان بەسەرکردایەتی سەفوانی کوڕی ئومەیە ئومەیە کوڕی خەلەف مانەت ئەم دوای غەزای بەدر ڕوویداوە کە هاتوون بە ماڵە و سەرود سامانێکی زۆرەوە تا ئاوێک کە لە نزیکی نەجدا پێوتێت قەڕەدە یا قەردە یا قەڕەدە وەکو لە شوێنی مەیمونشتیوە ئاوەکە کە بیستیان پێغەمبەری خوا و سەحابە ئەمانە هاتوون کۆمەڵە لە سەحابەی پێغەمبەری خوا بەسەرکردایەتی زەیدی کوڕی حارسە ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ بە فەرمانی پێغەمبەری خوا بۆیان ڕۆشتن کە بۆیان ڕۆشتن بەڵاویان پێکردن کۆمەڵە ماڵ و سەر و سامانیان پێبوو هەموویان بەجێهێشت هەموویان هێنا بۆ خزمەتی پێغەمبەری خوا و دایان بە فەقیر و هەژاری شاری مەدینە بە تایبەت ئەوانەی کەوا زەرەرمەند بووبوون لە کۆچە ئەوانەی کەوا کە موهاجرین بوون ماڵ و سەر و سامانیان هەمووی برابوو ئەرز و خان و ماڵیان هەمووی داگیر کرابوو لەیان کێوە قوڕەیشی مەکەوە کافرەکانەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەو ماڵ و سەرەتان هێناوە پێغەمبەری خوا بستانە بەیت المالەوە پێغەمبەری خوا فەرمی بیدەن بە هاوڵەکان لەبەر خاتیەوەی هێشتا بە چەندەها ماڵ و سامانی وا تۆڵۆ حەقی خۆیان ناکەنەوە. پێغەمبەری خوا لەم سرێشایە لەم غەزایشە بڵێن بەشدار بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم.
یەینە سەر غەزای ئوحود کە ئیتر دوای بەدر غەزایەک زۆر گەورە بێ بەڕاستی، دوای بەدری گەورە غەزای ئوحودە. غەزای ئوحود بەڕاستی تراژیدیا و کارێکی ناخۆشی بەسەر ئیسلام و بەسەر موسڵمانان هات، بەڵام هۆکارەکەشی ئەوە بوو کە موسڵمانان تیاشکان چەند جار باسمان کردووە بێفەرمانی پێغەمبەری خوا هەموو کاتێک موسڵمان ئەگەر بێفەرمانی پێغەمبەر بکەن لە هەموو ئیش و کارێکیان سەرکەوتوو ناکەن. ئەوە ئاماژەیە بەو واقعە خۆشەویستان. غەزای ئوحود طەبعاً ئەو قازانجەی ئەبوو سوفیان کە لە کاروانەکەی بەدرا تەسلیمی نەکرد و نەگیرا کە پێغەمبەری خوا یەکەم جار بۆ کاروانە دەڕۆی بۆ شەر دەڕنەچوو، ئەبوو سوفیان دەری کرد بە فێڵ و فتێکی دەری کرد. ئەبوو سوفیان ئەو کاروانەی دەرکرد نزیکی بای 50,000 دیناری ئەو کاتە وەکو بڵێ 50 ملیۆن دەفتەر لەم سەردەمێمە، ئەوەندە زۆر بۆ پارەکەی قوڕێکی زۆر تا خزمەکانی پێغەمبەری شتیا بوو، مەسەلە ئەبوو لەهەب و مەسەلە حەزرەتی عەباس و ئەمانەی بەشی ئەوانی شتیا بوو کاروانەکە، ئومەیە و ئەبوو جەهل و بەشی ئەوانی پێوە بوو. کاتێک ئەم کاروانەی دەرکرد ئەم پارە زۆرەی قازان هێناوە بۆ ئەهلی قوڕەی، بەڵام قوڕەی لە بەدراشکان ئەبوو سوفیان دی ئەم پارە قازانجە سەرفەکەنەوە بۆ قەرەبووی بەدر. ئەوە بوو 3000 سوپای ئامادە کرد، 3000 چەکدار، 700 بەس زرێپۆشی ئامادە کرد، 200 بەس ئەسپ سواری ئامادە کرد، 3000 بەس وشتری ئامادە کردبوو. ئەی ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک ئەم هەواڵە بڵاو بووە زەمان حەزرەتی عەباس لە غەزای بەدرا مامی پێغەمبەری خوا بوو گیرا، ئاماژەمان پێ کرد. پێغەمبەری خوا بە پارە فەرمی بڕۆ پارەکە بێنە و خۆ بەردە، مامی پێغەمبەری خوا بوو، بەڵام پێغەمبەری خوا بە پارە ڕزگاری کرد، فەرمووی پارە بێنەوە ڕزگاری کرد، هەتاوتی پارەم نییە، فەرمی ئەو پارەی کە لای خێزانە دانا ئەمە موعجزە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەس خۆت و ئەوە زان کەس نازانێ، ئەمە موعجزەی بۆ پێغەمبەری خوا. حەزرەتی عەباس فەرمی وەڵڵاهی ڕاست دەکەی، ئەو پارەمەیە، فەرمی ئەوە بێنە خۆت ڕزگار کرد. زاواگەی پێغەمبەری خوا ئەبوو عاس، بەڵام دوای موسڵمان بوو، ئەبوو عاس موسڵمان بوو، مێردی زەینەی بچی پێغەمبەری خوا بوو، هاتووە غەزای شەر لەگەڵ پێغەمبەری خوا و سەحابەی پێغەمبەری خوا لە غەزای بەدر گیران بە پارە پێغەمبەری خوا ڕزگاری کرد. جا خۆشەویستان ئەم غەزای بەدرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بیستی حەزرەتی عەباس بەشداری نەکردیا، چون لە بەدرا وحی بە پێغەمبەری خوادا بەشدار نەبوو جارێتر، خۆی شەرزگار و پێغەمبەر ڕزگار کرد بە پارە. نامەیەکی بۆ پێغەمبەری خوا نووسی، ئاماژەی تیا کرد کەوا قوڕەیش بە سەرداری ئەبوو سوفیانەوە بە جێش و جاشێکی زۆرەوە هاتوون گەشتوونەتە بەطن الوادی کە بەڕاستی شوێنەکە لە نزیکی مەدینە، نزیکی ئوحود، نزیکی مەدینە، ئامادەن بۆ شەڕ بن بەسەرتان. ئەم نامەی بۆ پێغەمبەری خوا نووسی، حەزرەتی عەباس مامەی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا کە نامەکەی بینی ئەسحابەکانی کۆ کردووە، مشاوەرەیەکی پێ کردووە، فەرمی پێتان چۆنە ئێمە لە ناو مەدینا بین و مقاومە بکەین، شەڕی ماڵ و کۆڵان بە کۆڵان نەچینە دەرەوە. مشاوەرەی بە ئەسحاب کرد، یەکێک لە سیفەتی پێغەمبەری خوا صلی الله ئەوە بوو هەمیشە پێغەمبەر نازارە بێ مشاوەرە کارەکانی نەکرد، کەواتە تۆی موسڵمانیش ئەبێت چاودۆ پێغەمبەر بێت. وەلەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنە، دائیما لە ڕێچکەوە پێغەمبەرەوە ڕۆسەرکەوتوو بێت لە دنیا و لە قیامەت. لە هەموو کارەکانتان مشاوەرەکە با ئەهلی مشاوەرەی بێت. پێغەمبەری خوا پێفەرمی وەشاورهم فی الأمر وأمرهم شورى بینهم. ڕاوێژ زۆر مهمە. کۆی کردن ڕاوێژی پێکردن ئەسحابەکان تەمان هەر کەس ئاڕا و ڕێکی بوو. پێغەمبەری خوا ئەسحابی ئەگەر شتێک وەحی وایە ئەیان فەرمووی ئەمە وەحیە، ئەگەر وەحیە ئێمە تەداخلی ناکەین، ئەگەر ڕەئەو بۆچوونە ئێمە بۆچوونی ترمانە یا ڕەسوول الله، وەکو لە غەزای بەدرا، وەکو لە غەزای خەندەقا، بە هەمان شێوە لە غەزای ئوحود جا پێغەمبەری خوا فەرمی ڕەئتان چییە جەنابتان؟ کۆمەڵە پیان ئێمە ڕەئمان لە ڕەئی ڕەسوول الله، ئێمە بۆچوومان بۆچوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەگەر پێغەمبەریان بفەرمێ ناو مەدینە، لە مەدینە لە خزمەتیان،
شەڕی کۆڵان بە کۆڵان ماڵ بکەین. ئەگەر پێغەمبەریان فەرمێ دەرەوە لە خزمەتیانە دەرەوە. بەڵام کۆمەڵێ گەنجی بوێری ئازا بە قووەت و بەهێز کە ئەسەفیان ئەخوارد بۆی کە لە بەدرا بەشداریان نەکردبوو، هاتنە خزمەتی پێغەمبەری خوا فەرمیان یا ڕەسوڵ الله چینە دەرەوە، ئەچینە دەورە ناکرێ ئێمە لە ناو مەدینە بین، چونکە ئێمەش لە بەدرا بەشدار نەبووین، ئێستەی داخی بەدر لە دڵمانەوە کافر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەو حەماسە و قۆ و هێزەی گەنجانەی بینی چووە ماڵەوە، خۆی زنجیر وشتی بوو پێغەمبەری خوا، جلی حرب و شەڕی لەبەر کرد، زنجیرەکەی لەبەر کرد، جلێکی زنجیرین بوو پێغەمبەری خوا لەبەر کرد. هاتە دەرەوە، بەڵام پێش پێغەمبەری خوا لە ماڵ بێتە دەرەوە، ئەوانەی ئەسحابی بەتەمەن بوون لە خزمەت پێغەمبەرە لۆمەی گەنجەکانیان کردن، چۆن بێئەمری فەرمانی پێغەمبەری خواکەن، ئەی ناتەوێتن خوا غەزەتان لێ بگرێت، پێغەمبەر هەر ڕێکی بۆی بێن لەسەر ڕابین، چۆن بێ فەرمانی پێغەمبەرەکەن. ئەوانیش تەبعەن هاتنەوە دوایی بە خزمەتی پێغەمبەری خوا کە پێغەمبەر هات دەر لە ماڵ جلی حرب و شەڕی لەبەر کردبوو، جلی غەزا تیان ناڕەفتان ئەمە بێئەدەبی ماکرد لە خزمەتە، بمان بورە تۆ چۆن ئەفەرمیە وا لە خزمەتای. پێغەمبەری خوا فەرمی تازە بۆ هیچ پێغەمبەرێک نییە جلی حربی لەبەر کرد و دایکەنێت، یەغیرەتیە. پێغەمبەری خوا لە هەموو کەس ئازاتر و شەجاعتر بووە، فەرمی ئەوش لەدا ناکەن، تازە ئەڕۆین، ئەڕۆی تازە، یعنی دڵی گەنجەکانی نەشکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، و فەرمیشی ئەم جلە دام کردوتە بەرەم داکەدنی نییە. بەڵام من کە ئەمەم بۆیە پێوتن مشاوەرەکەم پێکردن، من خەوێکم بینی بوو تەویلی خەوەکەی لا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو ماوەسا باسی کردووە، ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی من لەبەر خەوێک زیاتر دوو دڵم بڕۆینە دەرەوە. پێغەمبەری خوا فەرمی لە خەوما ئەم شەو بەڕاستی کۆمەڵێ ڕەشەوڵاخ لە ناو مەدینە سەربڕابوو. اینجا پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم و شمشێرەکەم کەلیەکی تێکەوتبوو، بەرانێکیش لە پشتمەوە دانرابوو. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم اینجا فەرمی پێغەمبەریان دەستم لە ناو زنجیرێکا بوو، بەڵام با پێتان بڵێم تەویلی خەوەکەی چییە؟ یان فەرمی یا ڕەسوڵ الله. پێغەمبەریان فەرمی تەویلی خەوەکە ئەوەیە ئەو کۆمەڵە ڕەشەوڵاخە کە سەربڕاون کۆمەڵە لە هاوڵان شەهید دەبن لەم غەزا، کۆمەڵە لە هاوڵ و دۆست و ئەسحابەکان شەهید دەبن. شمشێرەکەم کەلیەکی تێکەوتبوو، یەکێک لە بنەماڵە و خانەوادەی شەهید دەبن لەم غەزا. اینجا فەرمی ئەو بەرانەی لە پشتمەوەیە هەڵگری پەرچەم و ئاڵای کافر بەدەستی هاوڵەکان و ڕەوانی جیهان بەکرێت. ئەو دەستەشم کە لە زنجیرا بوو شاری مەدینەیە کە بەڕاستی جێگە و قەڵای بۆ ئێمە. پێغەمبەری خوا فەرمی ئێمە لە مەدینە ئامێنێنەوە، کە مەدینە جێی پاراستنی ئێمەیە. پێغەمبەری خوا فەرمی تەوەکەل ئەڵڵا ئەڕۆین، بەڵام پێغەمبەری خوا لە دەرچوونەکەیە بەرنامەی بوو، فەرمی ئەگەر لە فەرمانم دەرنەچن، ئەگەر بەگوێم بکەن ئیشەڵڵا سەرکەوتوو بین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 1000 نەفەری ئامادە کرد. لەم 1000 نەفەرە پێغەمبەریان صلی الله علیه وسلم تقریبی 300 نەفەرێک دەرعیان لەبەرا بوو. کافر 700 بڵێ دەرع لەبەرە بڵێ 700 دەبابیان بۆ لەو کاتە. شەڕی و کاتە وا بوو، خۆی سەر شەڕی تەیارەی مێک و ساروک و ئەرز ئەرزۆمانە نەبووە. 200 300 ئەسحابی زرێپۆشی پێ بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەوەندە وشتر و ئەسوانەشیان پێیان دەزانێت 200 ئەسپێکیان پێوە پێغەمبەری خوا سەحابەکانی پێغەمبەر لە 1000 نەفەر کردی بە سێ لیواوە: لیوای مهاجرین، لیوای ئەنسار، لیوای خەزرەج و هەروەها لیوای ئەوس. لیوای خەزرەج، لیوای ئەوس، لیوای مهاجرین. پێغەمبەری خوا کردی بە سێ لیواوە. لیوای مهاجرین تەبعەن پەرچەمەکەیدا بەدەستی حەزەتی عەلی هەم ئامۆزای هەم زاوای. لیوای خەزرجەکان پەرچەمە و عەلەمەکەیدا بەدەست بە حەبابی کوڕی منزیرەوە، و هی ئەوسیش لیوای ئەوسەکانیش دای بە دەستی ئوسەیدی کوڕی حوضەیرەوە. ئەمانە پەرچەمی ئەم قەبیلە و ئەم سەحابانی پێغەمبەری خۆیان هەڵگرتبوو. اینجا لە زرێپۆشەکانیشا
بەڕاستی کە لە پێشی پێغەمبەری خوا ڕێیانەکرد بێترس و زۆر بە شەجاعەت و ئازایی و غیرەتێکی بەقووەتەوە بەهێزەوە سەعدی کوڕی مەعاز و سەعدی کوڕی عوبادە کە لە پێش پێغەمبەری خوا ڕۆشتن. ئەمانە گیان فیدانەت بە پێغەمبەر بوون. ئێستش کابراکی ئەلمانی بێدین ملحید گوێن بە ئەسحابی پێغەمبەری خوادا یا لە خولەفای ڕاشدینی پێغەمبەری خوا گەندەڵن، خوان ئەوەنە گەندەڵن، ئەوەنە پیسن، ئەوەنە چەپەڵن، ئەوەندە هیچن ئەیانوێت دەستە چەورەکە پیسەکەی خۆیان بسرن بە پاکترین چینی سەرزەمینە کە ئەسحابی پێغەمبەری خوا لەدوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە بەڕاستی بچووکترین هەڵەیان لێ دەرنەکەوتووە. بەڵێ ئینسانن، بەڵام بچووکترین هەڵەیان نەبووە لە بەرامبەر گەل و میلەتی خۆیان. هەموو گیان و سەرۆ و سامانی خۆیان فیدای ئازادی مرۆڤەکان کردووە. فیدای ئەوە کردووە کە خەڵک لە خۆشییا بژین، کە خەڵک ڕزگاری بێ، خەڵک بت نەپەرسێ، خەڵک مشت نەپەرسێ، خەڵک ناموسی بێ، خەڵک بەڕاستی باوکو دایکی خۆی بناسێ، خەڵک کچ و کوڕی خۆی بناسێت، خەڵک ئەخلاقی بەرز بێ. بەڵام ئەوانەی کە ئەو قسانەکەن لە هەوڵی ئەوان خەڵک ئەخلاقی بڕۆکێ، خەڵک دینی نەبێت، خەڵک بەڕاستی لە برسا بمرێ، بەڵام خۆیشیان و خانەوادەی ناشەریفیان لەو پەڕی خۆشی و لەو پەڕی شادیان. جا ئەسحابی پێغەمبەری خوا زۆر نازارن، بۆیە پێغەمبەر ئەوەندە خۆشی ویستون فەرمووی وەڵڵی هەر کەسێک لە ئێوە ئەگەر هەموو دنیا ببەخشێت ناگا یا ئەندازەی کێوی ئوحود یا لە ئوحود زیاتر ئەندازەی ئەو شاخانە ببەخشێت ناگا بە مشتی سەحابەی پێغەمبەری حەدی چییە مشتی سەحابەی پێغەمبەری. بۆیە پیاوێک و عومەری کوڕی عەبدولعەزیز فەرمێت ئەسحابەکانی پێغەمبەری خوا ئەوەندە گەورەن ئێمەمانان یا ئەوانەی کە ئەهلی ویلایەت و قوطب و مەسەلە ڕیجالن حەدیان نێون بەو تۆزەی کە ئەچێت بە خۆڵی ئەسپی ئەو خۆڵی کە ئەچێت بە سەری ئەسحابی پێغەمبەری خوا یا بە سەری ئەسپەکەیە یا بەلوتی ئەسپەکەیە. ئەو تۆزە زۆر زۆر پیرۆزترە لە قوطبی زەمان، زۆر زۆر پیرۆزترە لە تابعینەکان، زۆر زۆر پیرۆزترە لە یعنی ئەسحابی پێغەمبەری خوا تابعینەکان وا بیرانێکەوە بە لە ماو زانان ئاوا باسییان کردوون. بۆیە پێغەمبەری خوا فەرمێت لا تسبوا أصحابي لا تسبوا أصحابي لا تسبوا أصحابي جوێن بە ئەسحابەکانی مەدەن. ئەوەی جوێنی بە من داوە، ئەوەی جوێن بە من دا جوێنی بە خوا داوە، لەعنەتی خواوە هەموو خەڵکی و فریشتەکان لەسەر ئەوانە بن کە جوێن بە ئەسحابەکانی مەدەن. پێغەمبەری خوا لە چەند حەدیثە تەئکید دەکاتەوە ئەم ئەسحابانە ئاوا بوون، بۆیە پێغەمبەری خواش ئاوا باسییان دەکات. جا خۆشەویستان غەزای بەدر غەزای ئوحود عەفوەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پاش ئاگادارکردنەوەی عەباس بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا ئەم ئامادەگاریە کرد و بەرەو ئوحود ڕۆشتن بۆ ئەوەی کەوا کافر بەڕاستی هاتون بۆ جەنگ لەگەڵیانە ئەمانیش دیفاع لە خۆیان کرد. یعنی هەمیشە کافر هجومی کردووە، هەمیشە کافر هێزی هێناوە، هەمیشە کافر وشتێتی موسڵمانان ناوبەرێ، بەڵام پێغەمبەری خواش ناچارە بە دیفاع بکە، بەگری بکە لە دینی خوا. ئەنجا تەقریب 50 نەفەری بان کرد لە ڕوومات ئەوانەی کەوا تیر ئەندازە تیروەشێنەکان بە سەرکردایەتی عەبدوڵڵای کوڕی جوبەیر فەرمی تکاتان لێ یەکەم لەسەر ئەم کێوە دانیشت ئەوەستن بۆ ئەوەی کەوا ئێوە لە پشتمانەوە نێڵن دوژمن زەفرمان پێبێنێ، ئێمە سەرکەوتین هەرمەیان بەلامانە، ئەگەر شکاین هەرمەیان بەلامانە. کافر ڕای کرد و دەست بە غەزا دەست بە غەنیمەت کرا کۆ کراوە نێن بەلامانە، ئێوە شوێنی خۆتان چۆڵ مەکەن سابت بن. ئەمە موعجیزەی وە پێغەمبەری خوا، پێغەمبەری خوا ئەیزانی کە ئەو شوێنە بەر بێت و ئەیزانی سەرەکەون، بەڵام ئەم شوێنە ئەبێ بگیرێت، ئەیزانی ئەم شوێنە ئەمانە ئەیگرن بەڵام چۆڵیەکەن. ئەسحابی پێغەمبەری خواشێ چونکە خەوەکەی دەتی پێغەمبەری خوا، خەوی پێغەمبەرن وحی. ئەم ئەسحابە بەڕێزانە کە پێغەمبەری خوا داینان فەرمووی نابێ بجوڵێن لێرە بە سەرکەوتنمان بە کەوتنمان بە خۆشیمان بە شادیمان ئێوە لەم شوێنە ناجوڵن. بەڵام بەداخەوە دواتر ئەم 50 ئەسحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێگوێی پێغەمبەری خوا کرد، هەندێکیان تەبعەن دواتر لە بەشەکانی تری غەزای ئوحودا ئاماژەی پێ یەکەین کە بۆچی بەجێیان هێشت و هۆکاری ڕوخانی ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەرابی ئەمری پێغەمبەری خوا بۆ گومان لەوانیە سەر لە بەیانی تەبعەن سەر لە بەیانی جەنگ کە دەستی پێ کرد یەکەم کەسێک کە ئەوانەی کە لە
جماعتي كافران أبو سفيان على مكي بدسه فلا ماري أصحابي في غمري خوايا داو جويني داو سي أول للرواية قام حضرت علي بويدر شو بويدر بري يكسر رواني جهاني كه أو بوك في غمري خوايا فرمي على مدرسة كان أكو شريط جعل الشر شا كعلى مدرسة ولا إعلام كالرخاو تواو ترجم برو شكسر بعض يوم زيدي الزبير يقول عوام بويدر شو لا نايم يا غمري صلى الله عليه وسلم شو شرقي بدسه في الشر فرمي أم شو شرقي حجزوي بهذا حسدي عمر فرمي بدا بمن حسدي علي فرمي بدا فرمي طبعا بوان والله من دا أبو دوزانة فرمي يا رسول الله بدا بمن حقي شيء يا غمري والله مي أيدا فرمي حقي زاني شيء حقي الشر في بكي تالا على بيته فرمي وي بس تشاف يا رسول الله بدا بمن يا غمري تسليمي بك أنت جاء فرمي فرّي سوري بس بسريوا أوا أشوراوا وقبل جورك لا سماعك يا غمري فرمي أم سماع شرعيني ودروسني بمسلمان إلا لا وصف الرجل يوانا به يعني لا خوشي شمشرك في دا دعاء في غمري أويش وقبل حالات جذبي تايبتي أم وصفها وسريع شمشرك بقى أداو خوي سور أداوا في غمري فرمي أما دروسني إلا للرجل يوانا به جال إلى هنا كتاي درس يمشوا والكواتم من بابتك الزورة حزناكم زور تفاصيل في بدم تا أو كاتو ساعتي كوا في غمر وصحابة لقل كافرانا تيرجان دس بأبو دس بأكا وفي غمر صلى الله عليه وسلم وأصحاب وكافر شيئا بسرتيه بخواي يقول لك نسبين بخواي يقول لهم لا يكون خوشوا عاقبة ما بخير بيرجو طاعات وعبادة من يقبلك خوا خومان وخانواده باوكو دايك من بخش بو پیغمبر نازار اصحابي پیغمبر نازار خوا حرمت ريز ما زياكا لبر خاطي حرمت ريز پیغمبر واصحابي پیغمبر خوا با ایمان و مان جنه بمحبت خوي او پیغمبر نازار و مان جنه و مان برينو زندو مان كاتوا حسني خاتمه في برجه سوء خاتمه لا ماذا زبان مان بادبك فارزاوكا لبرامر پیغمبر نازار لبرامر اصحابي پیغمبر نازار يا ربي خالد فارين وشفاء نخوشكان مان بي شفاء دلودرون مان بي شفاء نخوشكاني مالو مان بي شفاء نخوش خستخانكان مان بي يا ربي خواوي من دالي صالح بريا او هيك صالح يا خواي صالح بريا صالح ني وصابوي صالحك او كوا هيك ونو مفقود خوايا بي كان شاكي توا يا ربي خواي جنت فارين لروج قيامتها لسد فردي سراد برينا بيغمر بان ما انت دل ما انك كاشفاعات ما بوكا بس يبقى ساتي داما يتسيو تاريخنا غور ما بيتوا يا ربي فايلت أفارينا وقور ما نصر آسان كي مردن ما نصر آسان كي يا ربي فسكرات موت ما نصر آسان كي يا ربي فايلت أفارينا لمشي والجمعة كصلوات دست في غمر والدين قور ما نقرتو باسي في غمر وأصحابي في غمر وبقي له في غمر نازارة وبدلوا بإيمان ولا قصدوا في غمر نازارين يا ربي فايلت أفارينا أو دفتر تايبتي في غمر صلى الله عليه وسلم كناوي هاولت ناوي أمتكي كاتو مالكا بتايبت أواني كوا صلواتي لسلي أدن باسي في غمرك صلى الله عليه وسلم ناوي خوان باوكو دايكم تمارك أخوان ناوي خوان باوكو دايكم مالو من ألمان لو دفري في غمر خوا في غمر تمارك دعاء خير ما بوكا أو دعاني في غمر خوا بيت ما عزته ونصته سعادة وقت ولي الدنيا من آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.